بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه أجمعين. أما بعد، السلام عليكم ورحمة الله وبركاته. هشکی داواکارم لەخوای پەروەردگار ئیخلاص و سەوابمان پێ ببەخشێت. داواکارم لەخوای پەروەردگار زانستێک و علمێکی بەسوودمان پێ ببەخشێ بۆ ئەوەی کاری پێ بکەین. مامۆستانی خۆشەویست، خۆشحاڵم بۆ جارێکی تر بە ئێوەی بەڕێز و خۆشەویست بگەمەوە بۆ پێشکەشکردنی وانەیەکی نوێ لە وانەکانی پەرتووکی و ڕافەکردنی پەرتووکی ئەربعینی نەوەوی. ڕەحمەتی خوا لە دانەرەکەی بێت و سەڵات و سەلامیش لە صاحبی فەرمودەکان بێت کە پێغەمبەری خۆشەویستمانە صلی الله عليه وسلم. ئەمڕۆ بە یارمەتی خوای پەروەردگار دەچینە خزمەت چوار فەرمودەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لە فەرمودەی شەشەمەوە تا نۆیەم و هەوڵ دەدەین بە یارمەتی خوای پەروەردگار حەقی خۆی پێ بدەین، بەڵام درێژی نەکەینەوە بۆ ئەوەی مەجالی پرسیار وەڵامیش هەبێت ئینشاءالله. حديثي ششام لا برتوكي الأربعون النووية عن أبي عبد الله النعمان بن بشير رضي الله عنهما قال: سمعت رسول الله صلى الله عليه وسلم يقول: إن الحلال بين وإن الحرام بين وبينهما أمور مشتبهات لا يعلمهن كثير من الناس، فمن اتقى الشبهات فقد استبرأ لدينه وعرضه، ومن وقع في الشبهات وقع في الحرام كالراعي يرعى حول الحمى يوشك أن يقع فيه. ألا وإن لكل ملك حمى، ألا وإن حمى الله محارمه، ألا وإن في الجسد مضغة إذا صلحت صلح الجسد كله، وإذا فسدت فسد الجسد كله، ألا وهي القلب. رواه البخاري ومسلم. أما فرمودي ششمة لا فرمودكاني برتوكي الأربعون النووية أقر بين تماشاي أويك راويكا كنيكينا أبو عبد الله نعمان كري بشير، طبعا لأنصاري كان بوا صحابيكي پێغەمبەر صلى الله عليه وسلم خەزرەجی بووە، یەکەم سەحابە بووە لە دایک بووە لە ئەنسارەکان لە دوای ئیجرەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسسەلام بە چواردە مانگ. یەکەم لە دایک بووی مهاجرەکان کێ بوو؟ کە عەبدوڵای کوڕی نە عەبدوڵای کوڕی بەڵێ زوبەیر، عەبدوڵای کوڕی ئەوە یەکەم مناڵ بوو لە دوای هیجرەت کە لە نزیکی مەدینە والله عەلەم لە قوبا لە دایک بوو و ئەوەل و یەکەم منداڵیش لە ئەنسارەکان نوعمانی کوڕی بەشیرە. هەتا دایکی کە خوشکی عەبدوڵای کوڕی ڕەواحەیە ناوی عومرەیە دەیبات بۆ لای پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام، پێغەمبەری صلی الله عليه وسلم مژدەی پێدەدات کەوا ژیانێکی خۆش دەژێ و هەروەها الله سبحانه وتعالى پلەی شەهادەتشی پێ ئەبەخشێ و يدخل الجنة و هەروەها ئەچێتە بەهەشتیشەوە. أم حديثة من بو جيرتها أم حديثة براستي يعني لم كتابي شرح الأربعين النووية للإمام علي بن داود بن العطار الشافعي المعروف بمختصر النووي قصيكي يعني زور بسود دكا درباري أم فرمودية دفرمية أجمع العلماء، يعني إجماع علماء لسر أوية كوا أم فرمودية بلو بايكي زور قوري هي و سوودێکی زۆری هەیە و یەکێکە لەو فەرمودانەی کەوا مەداری ئیسلام لەسەرەتی و ئەو حەدیسانەی تریش کە پێ دەوترێت کەوا پلەیەکی زۆر گەورەیانەیە. هەموو حەدیسەکانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام گرنگی خۆی هەیە، سوودی خۆی هەیە، بەڵام هەندێک حەدیس هەیە تایبەتمەندی خۆی هەیە، وەکو حەدیسێک کە لە یەکەم فرموده هاتبو إنما الأعمال بالنيات، يعني حديثة من حسن إسلام المرء تركه ما لا يعني. أم حديثانا براستي
ئەگەر تەماشای بکەی ئیسلام لەوێ دەبینیتەوە، ئیسلام تەماشا دەکەی لەوێ کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام سەیری ڕستەکانی بکەی هەمووی چییە؟ بەسوودن، هەمووی ئەحکامی تایە. جا ئەم حەدیسەی کەوا لە بەردەستمانەوە ئێمە لە خزمەتی داین ئەوەیە کە زۆر گرنگە و سوودی خۆی هەیە. عیلەتەکەشی دەڵێت عیلەتەکەی بۆچی یعنی ئەم حەدیسە بەو شێوە گرنگی خۆی هەیە و مەداری ئیسلام لەسەرێتی یان ئەوەندە پلۆپای هەیە لەبەر ئەوەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام نەبەه فیه عەلی ئیصلاح المەطعم والمەشرب والمەلبەس. لەوێ باسی چی دەکات؟ باسی حەڵاڵ و حرام دەکات، باسی حەڵاڵ و حرام دەکات کە ئیتر لە خواردن و خواردنەوە و جلو بەرگۆوانش لەسەر ئەوەیە، یان حەڵاڵە یان حرامە. و هەروەها هەندێک شتیشەیەکەوە لە یەک چوون، هەندێک شتێکەوە بڕین حکومەکەی دیار نییە بۆ ئێمە، ینی ئەگینا بۆ عولەما و زانایان بۆ مجتەهیدەکان دیارە، بۆ زۆربەی خەڵکی کە دیار نییە ئەوەش وەسیەتمان دەکات پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام کەوا چییە؟ دوور بکەینەوە لەو شتانە هەتا ڕوون دەبێتەوە بۆمان، هەتا ڕوون دەبێتەوە بۆمان. دەینە سەر کورتەیەک لە باسی ئەم فەرمودەیە، دەڵێ گوێم لە پێغەمبەری خوا بوو صلى الله عليه وسلم يقول إن الحلال بين وإن الحرام بين. ئەم بڕگەیە واضحە، ینی ئەوەی کە حەڵاڵە الله سبحانه وتعالى ڕوونی کردوتەوە، پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ڕوونی کردوتەوە، ئەوەشی حرامە ڕوونی کردوتەوە، ئەوەشی حرامە ڕوون کراوەتەوە، دیارن. ینی بۆ نمونە لەسەر حەڵاڵ، نمونەیەک لەسەر شتێکی حەڵاڵ بێ، خواردن خواردن هەیە گومانی لەسەر هەندێک خواردن یا تەواو ئەوانە، ینی ئەو شتانی کەوا ڕوونن، ینی هیچ گومانێکی تیانە کەوا ئەمە حەڵاڵە. باشە ئینجا حرامەکانیش گوێشتی بەرازە، خوێنە، زینایە، دزیە، ئەم شتانە هەیە سێرکی چییە؟ ینی دیارە حرامە. اینجا ئەوە بەین، ینی ڕوون و ئاشکرایە. وبينهما أمور مشتبهات لا يعلمهن كثير من الناس. ئەلێرە ئەبێ ئێمە بۆستین بزانین ماناکەی چییە کە زۆربەی خەڵکی نایزانێ، سەبەبەکەی چییە نایزانێ، سەبەبەکەی چییە، بۆچی خەڵکی نایزانێت، ینی ساروا ڕوونە لا يعلمهن كثير من الناس. وایە شتی نوێیە یان شتێکە دیار نییە، حکومەکەی بۆ ئێمە دیار نییە، بەڵام بۆ عولەما و زانایان، بۆ مجتەهیدان کەوا چوونە و گەڕانە بە دوای، ینی شتێک نییە بڵێ هەروە بمێنێتەوە نیە، یان نەکەوێتە ئەملا یان نەکەوێتە ئەولا. بەڵام لە بابی وەڕەعەوە ئەگەر بۆت دیار نەبوو چی دەکەی؟ وازی لێنی، تەرکیەکەی، دوورەکەویتەوە لێی هەتا ڕوون دەبێتەوە بۆت. دینداری بەو شێوازە دەبێت، نەکو کابران ملی پێوە بنێت هەر لە خۆیەوە بڕات شتەکە کە حەڵاڵ نییە حەڵاڵی کات، شتەکە ڕوون و ئاشکرا حرامە بڕە حەڵاڵی کە. ئەمە بەڕاستی نەکبەتیە، ئەمە بەڕاستی ئەو کەسە لەخوا ناترسێت، یان کەسێکەوە بزانێت حکمی ئەو مەسئلەیە چییە یا چی نییە، بە تەواوەتی ڕوون نەبووەتەوە بۆی هەر لە خۆیەوە فتوا بدات حەڵاڵی بکا و لە ئەسڵیشا حرامە، ئەمە کارەسات ڕوو دەدات. چونکە تۆ لێرە کە شتێک کە حرامە و حەڵاڵی دەکەی زۆر تاوانێکی گەورەیە. جا ئینسان ئەبێ لەو کاتە بەڕاستی وریابێت. لا يعلمهن كثير من الناس، يعني ئەم شتانێکەوە خەڵکێکی زۆر دەربارەی شارەزانین، حکومەکەی شارەزانین، و سەبەبەکەی مامۆسایان یەکەم لقلة علمهم، ئەو خەڵکە علمیان دەربارەی ئەو شتانە نییە، ئەمە یەکێک لە ئەسبابەکانە. دووەم لقلة فهمهم، تێنەگەیشتن
يعني کابرا تێناگات لەو مەسئلەیە تێنەگەشتووە بەتەواتی تێنەگەشتووە بۆی دەرنەکەوتووە ئەم شتە ئایا حەڵاڵە یان حرامە وإما لتقصيرهم في المعرفة هەندێک جاریش کابرا ناکە مراجعە ناکە بەداداچوون ناکە ناگەڕێت تااقەتی نییە بەس ئەگەڕێت بە دوای قیل و قالێکە لەملا لەولا لە کتێبێکە شتێکی دەستکەوێ و لەبەرەوەی بەرژەوەندی خۆی تایە یەکسەر بروزی پێدەکات ئاشکرای دەکا و دەڵێ کاکە حکمی ئەو مەسەلە ئاوهایە و فتوایەکی لەسەر دەدا ئەوە بەڕاستی ئەبێ ئینسان و وریا بێ چونکە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ فەمەن اتەقە الشوبهات ئەی ئەگەر ئەو کەسی کەوا خۆی بە دوور بگرێ لەو شتانی کەوا نادیارە فەقەد ئیستەبرەئە یعنی وەک چۆن بڵێ بەڕائەتی وەرگرتووە لە چی بۆچی یعنی بۆ دینەکەی خۆی یعنی دینی خۆی سەلامەت دەکات دینی خۆی سەلامەت دەکات ناکەوێتە ناو شتێکەوە کەوا ئاگادار نییە یان شارەزان نییە لێی یان ناڕوونە دیار نییە و عێرضیهی ئەوەش خۆی ئەپارێزیێت چونکە هەر کەسێک بکوێتە ناو شوبهاتانەوە مامۆستا چییە یەکسەری تر خەڵک سێرەکەی چییە قسەی دەربارە دەکەن ئەو کابرا وایە و کابرا وایە و کابرا وایە نە ئەگەر ئینسان خۆی دوورە پەرێز کرد وازی لەو شتە هێنا نزیکی نەکەوتەوە وەڕع و زوهدی کرد دەتوانێت خۆی بپارێزێت دینەکەی هەم سەلامەت دەبێت لە بین خۆی و خوای پەروەردگار وهروەها سەلامەتیش دەبێت لە چی لە قسەی خاڵق ومن وقع في الشبهات وقع في الحرام والله ما وصايا ئەوە کەس سەلامەت نابێ یعنی هەر کەسێ بگەڕێ بە دوای شوبهات و بێوێت ینی شتێکی لێوە بکە سەرکە سبحان الله هەر ئەکەوێتە ناو حرامەوە ئەوە قسەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ومن وقع في الشبهات وقع في الحرام من جملەیەکی شەرطیە ومن وقع في الشبهات أي فعلها يعني أجر كردي شو نايوا جاب جيكر وقع في الحرام إن جابوه أمدوا معنى أجين يتكم معنى أوي أن ممارسة المشتبهات حرام تو حرب دواي مشتبهات بكويتو ممارسة بكيتو جاب جيبكي أما حرامة دواميش أوي كذريعة إلى الوقوع في المحرم يعني ممكنة زور أجريكي زور كوابد كاتناو حرامه يعني أوي جيب جيدك حرامة أوشي كوا أتشيتنايوا أجر نكوت بيتناو حرامه وشيا يعني الريقايك كواب تشيتناو حرامه وكو لما يكيك لا بلين مصادر كان مانشيا سد الذرائع يعني هاشتك بتجي انت حرام ابيت شيء او شتا قد غيبكي دايخي ندجي انت حرام ان جا دعاي بيغمر عليه الصلاة والسلام لبر اسلوبي پروردهي هبوا بو اوي زياتر او مانايا بگيني با برانبركي بشتيكي چی محسوس بشتيكوا نمونيك بينتوا زياتر رون بيتوا بوي كأو نمونة دينتوا كالراعي وكو شوانيك يتر شوانك يتر شواني حشتر دبي شواني تشيلو مانغا دبي شواني مرضى بيت يرعى حول الحماء حماء أو شواني كوا برين بارزراوا پەرژینە پاراوە یعنی تر شتێکی دانراوە کە توو چۆن بڵێ ئەمە دیاری کراوە بۆت نییە بچیتە ناو ئەو شوێنەوە پاوانی خەڵکیە بەڵێ بزان نمونەکە زۆر جوانە يرعى حول الحما يوشك أن يقع فيه چونکە ئەگەر ئاگادار نەبێ ئاژەڵەکان حیوانەکان ممکنە بچنە ئەو شوێنەوە و چونکە شوێنەکە پارێزرا و جوانە و سەوزاییە و تەرتیباتێکە یعنی هەر وەک چۆن بڵێ نەفسی تر نەفسی حیوانەکانیش هەر بۆ شوێنە ئەوە دەکات یعنی نمونونەکەەوە ئاێنێتەوە لەبەرەوەی
طبیعەتی ئەو سەردەمەش چیان هەبووە زیاتر زراعەت و چی بووە ئاژەڵداری حیوانات و شتانیان بەخێو کردووە یعنی بزانە یعنی ئەو ئوسلوبە بەڕاستی زۆر گرنگە بۆ بانخوازان و بۆ مامۆستایان ئەوانەی کەوا لە بواری پەروەردەدا ئیش دەکەن نمونەیەک بێنەوە لە واقعەکە نزیک بێت نمونەیەک نێنەوە کەوا دوورە لە واقعەوە چونکە ئەوەی کە دوورە بە ئاسانی تێناگالی تەڵەبەکە قوتابیەکە خوێندکارەکە بەڵام ئەوەی کە لەگەڵ واقعەکەی خۆیەتی جوانتر تێدەگات بۆیە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئەو نمونەی هێنایەوە اینجا زیاتر ڕوونی دەکاتەوە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام كالراعي يرعى حول الحمى يوشك أن يقع فيه ألا وإن لكل ملك حمى يعني عادة أويكوا دا صلاة دارة باشايا مسؤوليتي كيايا چيها هەنێ شوێنی داگیر کردو بۆ خۆی ئیتر ئایا ڕەوانیە وشتێکی ترە بەڵام پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام باسی واقع دەکا باسی ئەوە ناکاکەوە ئەوە حەڵاڵە بۆیان ئەو شتە بکەن خەڵکێکی زۆر هەیە ئێستا زەویەکی زۆری داگیر کردووە یەک دیوارێکی لێدا و ئیتر تەواڵی مڵکی باوکێتی ئەیوانە ئەیتر ئەو بەو شێوایە ئەمە واقعە باس واقعەکەت بۆ دەکاڕێ بەم شێوازەیە بۆیە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام فەرمێ لكل ملك حمى ألا وإن حمى الله محارمه ئەو سنوورانی کە خوش دایناوە الله سبحانه وتعالى حرامەکانە نابێ ئینسان یعنی هەر نزیکشی بکەوێتەوە ئێستا لە حەدیثێتر بۆمان دێت کە کاتێک کە نەهی دەکرێت لە شتێکەوە حرامە چییە یەکسەرە بێ تەرکیکەی وازی لێبێنی بەڵام ئەوەی کە لە ئەمرێکە و فەرمانێکە ئەوە لە توانای ئەو ئینسانە ئەگەر هەبوو بیکات نەبوو عوزرێکی هەیە جا بۆیە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئەو نمونەیە دێنێتەوە دوایی دەفەرمێت ألا وإن في الجسد مضغة ئەم جەسەدەی ئینسان ئەو پارچە گۆشتەی کە تێدایە مەبەستی چییە دڵە ئەگەر هاتوو ئەو دڵە چاک بێ ئەوە هەموو جەسەدەکە هەموو لاشەکە ئەندامەکانی چاک دەبن ئەگەر خراپیش بێ هەموو ئەندامەکانی لاشە خراپ دەبێ جا بۆیە تەشبیهی دڵ بە چی دەکەن بە پاشا هەتا هەندێکیان شوڕاحی حەدیث بە ئەمیر ناوی دەبن بە مەلیک ناوی دەبن بە سوڵتان ناوی دەبن دڵ چونکە الله سبحانه وتعالى لا حديثي ترى بيغمر عليه الصلاة والسلام كمسلم رواياتي ذكات بما نجرتها إن الله لا ينظر إلى أجسامكم ولا إلى صوركم ولكن ينظر إلى قلوبكم لا روايات شاء وإلى أعمالكم بزانين إيما أم ضلت شيتيايا أجر أم ضل باش بيت أو كساء كبوخوا صلحاو بيه أو ضلا هروكو لا اعتكاتها يوم لا ينفع مال ولا بنون إلا من أتى الله بقلب سليم يعني قلبك سليم بيه بري بيه لإيمان وخالي من الشرك بري بيه لتوحيد بري بيه لخوشويستي بري بيه لتطبيق كردني سنة دور بيه لبدعتها أم ضلا أقر بو شوازبو نزيكي حرام دكوه نزيكي حرام ناكوه بويا أو نمونج دينيتوا يعني أم ضلا مداري شكل لسر أم ضليا خواهي قورت ما شاي أم ضلي إيما دكات زي أم ضلت شيت يدايا أقر أو باش بأندامكاني لاشش باش دبن چاوكان باش دبي دسكان باش دبي بي باش دبي همو أندامكاني لاشا يعني جورالي أو دكن إن جاء أما وكو وش نية يسابون منا مليكيك
پاشایەک ئەمیرێک سەرۆکێک کە فەرمانێ دەرکا ئەگەری هەیە جێبەجێ بکرێ و ئەگەریشی جێبەجێ نەکرێ وانە ئێستا پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام فەرمێ ئینەمە الطاعەة فی المەعروف کابرا ئەگەر چەندێ دەسەڵات داریش بێت ئەمر بە مەعسیەت بکات جێبەجێ ناکرێ وانە بەڵام دڵەکەوان نییە دڵەکە خراپ بێ ئەندامەکانی لاشە بەگوێی دەکەن ئەوە نییە بڵێ بەگوێی نەکەن دڵەکەش باش بێ هەمووی بەگوێی دەکات جێبەجێی دەکات یعنی ئەو دڵە بۆیە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئەو نمونەمان بۆ دێنێتەوە فەوائیدیش لەو حەدیثە بە کورتی لەو فەرمودەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئەڵێ شتەکان دابەشە بنە سەر سێ بەشەوە یەکەم حەڵاڵ دووەم حرام کە ڕوون و ئاشکرایە حەڵاڵ ڕوون و ئاشکرایە حرام ڕوون و ئاشکرایە و حاڵەتی سێم چییە حاڵەتی ئەوەیە کە ئەو شتانەیە کە مشتەبیهاتە لێکچوون یان شوبهاتە ڕوون نییە بۆ زۆربەی خەڵکەکە بۆ زۆربەی خەڵکەکە جا مەسەلەی حەڵاڵ و حرام بۆ ئەم سەردەمە بەڕاستی زۆر گرنگە ئینسان گرنگی بە حەڵاڵ و حرام بدات من پرسیارێک دەکەم بەڵام لە دوایە دیارەکە دەدەم بەوەی بیزانێت ئەعلەم هذه الأمة لە مەسەلەی حەڵاڵ و حرام کێیە معاذی کوڕی جەبەل تاو ئەوە شەرحی 40 نەوەوی پێدەدەم ئینشاءالله بارەکە الله فیک جا ئەو پسپۆڕیمان پێویستە مامۆسایان بەڕاستی یعنی سە تۆ بزانی چی حەڵاڵە و چی حرامە وەکو بن مەسعود ڕەزا و ڕەحمەتی خوای لەبێ ئەیوت دەزانم ئەو ئاەتانە یەکە ئاەتەکان بۆچی دابەزیوە لەکوێ دابەزیوە ئەو پسپۆریە زۆر خۆشە نەکبەتی ئەم ئومەتە بەڕاستی ئەوەیە کە هەر کەسێک لە ئێمە بێ لە غەیری ئێمە بێ کە دێتە سەر شاشە ئیتر خۆی بە مەلای 12 علم دەزانێت ئەوە زۆر خەتەرە یعنی لە هەموو مەسئلەیەکە قسە دەکات جا بۆیە یاتی بالعجایب یعنی شتی سەرسوڕێمەر شتی عجایب شتی یعنی شتێک یانێت بڵێن پێشووی ئەو کەس ئەو قسانەی نەکردووە جا لە پسپۆڕیا خۆشە لە هەر بابەتێک لە ئوموری شەریعەتا دەبێت ئیسا هەر لە ئوموری علومی تەطبیقیشە ئێکابرا سێرەکەی بە شەهادەی تەزویر عەیادەیەکی دانا و خۆی کردوتە پزیشک ئێمە ئەمە کارەسات ڕوودەدا لە سەردەستی لە جیاتەوەی عیلاج بکات چییە تەدمیر دەکات لە ئوموری شەریعەت شار ئاوایە ئەو تەخەسوسە زۆر گرنگە زۆر گرنگە کەوا ئیهتیمامی پێ بدرێت کەوا ئیهتیمامی پێ بدرێت وەکو باسمان کرد ئەسبابی ئیشتیباهەکەش بۆ چییە یەکەم وتمان قلة العلم دووەم قلة الفهم سێهەم تەقصیر في التدبر يعني زۆر جار کەم تەرخەمی هەیە لە تەدەبوری چی ئاەتەکان چ فەرمودەکانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام و چوارەمیشیان کە شێخ دەفەرمێ وهو أعظمها سوء القصد بأن لا يقصد الإنسان إلا نصر قوله زۆر جار هەیە ئەو کەسە مەبەستی تەنها چییە سەرخستنی قسەکەی خۆیەتی سەرخستنی بۆچوونەکەی خۆیەتی سەرخستنی یعنی ئەو فتوایی کەوا لەگەڵ بەرژەوەندی خۆیە یان لەگەڵ بەرژەوەندی دەور و پشتیا ئەگونجێ ئەوە سەردەخات ئەوە ئەسبابەکەیە بەڵام عولەمای ڕەبانی عولەمای مجتەهید بۆ خوا سوڵحاو ئەوانە دەگەیەنە ئەو شتانە ڕوون دەبێتەوە بۆ لایەن بە قیاس بێ بە دەلیلێکی تر بێ شتەکە بەو شێوازە نامێنێتەوە بڵێ شتێک بێت کە نادیار بێن ناشتیوان نییە ئەم دینە کاملە ئەم دینە کاملە شتی سەردەمی دێتە پێشەوە پێوترێ نەوازل یان مستەجەدات شتێکە تازەیە ئەم شتانش خۆ ئەوە نییە بڵێ شتێک بێ و وەڵا هیچ جێگایەکی نەبێتەوە لە شەرعی ئێمەدا نە هەر دەلیلێک نەسێک لە قورئان لە سونەت هەر شتێک هەیە دەربارەی چی دەربارەی ئەو بابەتەی کەوا تازە ڕووی داوە یەکێتر لە سوودەکانی ئەم فەرمودەیە وەکو باسمان کرد ئەوەی بچێتە ناو مشتەبیهاتەوە
ئەوە چتە ناو حرامەوە. من وقع في الشبهات وقع في الحرام. خاڵێکی تر ئەوەیە کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام نمونەی جوان دێنێتەوە مەحسوس کەوا لەبەر چاو بێت نزیک بێت لە واقعەکەوە بۆ مەبەستیەوەی کە زیاتر دەور و پشتەکەی یان ئەوانی کەوا لەو مەجلیسن زیاتر تێبگەن. خاڵێکی تر مامۆستایان مەسەلەی سەدی ذەرایعە ئەوەش بۆ خۆی ئەسڵێکە لە ئەسڵەکانی ئەم شەریعەتە لە زۆر جار سوودی زۆری هەیە بەڵام لە هەندێک جاریشا بێوریابین بە ناوی سەدی ذەریعەوە زۆر شت چییە قەدەغە دەکرێت زۆر شت قەدەغە دەکرێت لە ئەسڵا ڕێگە پێدراوە. بەڵام هەر شتێکەوە تۆ بزانیت کەوا ئەم شتە ئەدگێنێ بە حەرام یەکسەر ئەو دەرگایە دابخە بۆ ئەوەی نەتگێنێ بە حەرام. و هەندێک جاریش ئەوەیە کە خەڵکی وەکو مبەڕڕێک بۆ خۆی ئەهێنێتەوە ئەڵێ کاکە ئێمە دڵمان پاکە و دەڵێن چی ئەتەقوا هاهونا. ئیتر ئەگەر هاتو مەعسیەتیشیان کرد ئەڵێ کێشە نییە لەبەرەوەی من دڵم پاکە. یعنی ئەمە پێچەوانەیە کابرا یان خوشکێک ئافرەتێک دڵی پاک بێ مەعسیەت دەکا سەرپێچی خوا دەکات. ئەگەر دڵی تەسلیم بێ بۆ خوای پەروەردگار نایکات چونکە ئێمە ئەزانین ئەو دڵە چۆن بێ لاشەکانیش ئاوا دەبێت جەوارح تەسلیم دەبێت. ئیتر ئەم مبەڕڕێکی دەیهێنەوە یان ئەم عوزرەکی دەیهێنەوە وەڵام من دڵم پاکە و هەر ئەگەر تاوانێکیش بکەم ئاساییە نابێت یان ئینسان نابێ خۆی بخەڵەتێنێت چونکە إذا صلحت صلح الجسد كله وإذا فسدت فسد الجسد كله. حديث حوتام عن أبي رقية تميم بن أوس الداري رضي الله عنه أن النبي صلى الله عليه وسلم قال الدين النصيحة. قلنا لمن يا رسول الله؟ قال لله ولكتابه ولرسوله ولأئمة المسلمين وعامتهم. رواه مسلم. أبي رقية كنية بناوي ئافرەتەوە وانە باوکی ڕوقەیە خۆی عادەتەن کونیە بە ناوی کوڕەوە دەبێت بە ناوی کچەوە نابێت بەڵام شتیواش ڕوودەدات زۆر ئاساییە ئەو کابرایە ئەو سەحابیە ڕەزا و ڕەحمەتی خوا لێ بێ بەو ناوەوە مەشهورە یعنی ئەمە هیچ عیبەیەکی تیان نییە ناوی چییە تەمیم بن ئەوس ئەدداری رضی الله عنه ئەمیش لە ئەسڵا خەڵکی کوێیە خەڵکی فەڵەستینە لەگەڵ وەفدێک دێن بۆ مەدینە ئیتر لەگەڵ وەفدەکە لەوێ موسڵمان دەبێت خۆی لە عەشرەتی لەخمیە عەشرەتی لەخمیش چییە قەبیلەی لەخمی لە فەڵەستینە ئیبن سەعد ڕەحمەتی خوای لێ بێ ئەفەرمێ ئەم پیاوە کەیتر موسڵمان بوو لە مەدینە مایەوە هەتا ئەو کاتی کەوا فتنەی لەگەڵ ئیمام عوثمان ڕوودەدات کە ئیمام عوثمان خەلیفەی سێمی موسڵمانان شەهید دەبێ لەوێ مەدینە بەجێڵێ ئەڕوا بۆ چووە ئەڕوا بۆ شام لە شامی تر لەوێ وەفات دەکات یەکێک لە سیفەتەکانی ئەو بووە لە ماوەی 7 ڕۆژە ختمی قورئانی دەکرد هەر 7 ڕۆژ جارێک ختمی قورئان دەکرد هەتا دەڵێن یعنی ئەڵێن هەتا لە ڕکعاتێکشا ختمی قورئانی کردووە ئەوەندە حەفزەکەی بەقووەت بووە اینجا ئەم حەدیسەمان بۆ ئەگێڕێتەوە دەفەرمێ پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام فەرموویەتی الدین النصیحة سەیری ئەم دوو شێژ بکەن الدین بە معریفە هاتووە النصیحەکەش هەر بە معریفە هاتووە واتە وەک چۆن بڵێ ئەداتی حەسری لەگەڵایە دین بریتیە لە چی؟ لە نەسیحەتکردن لە دڵسۆزی لە ئامۆژگاری بۆی فێربوون
شتێک نییە بڵێ کاکە قسێ کراوەی تروازی لێ بێنن نە پرسیاریان کردووە لمن يا رسول الله پیغمبرش عليه الصلاة والسلام دفرمي لله ولكتابه ولرسوله ولأئمة المسلمين وعامتهم باشا لله چيا طبعا باسي دين دكا الدين النصيحة نصيحة چيا كاموشگاري ليرة عليه بمعنى إخلاص الشيء لما ناكان شياتوه چون كسي كوا كراسي خوي پینە بکە و بیدورێنێتەوە بۆی چاکی بکە وانە بە دڵسۆزی و چاکی دەکا بۆی عیب و عاری دیار نەمێنێ نەسیحەت ئاوایە ئەبێ ئیخلاسی تیابێت دوای ئەم ئیبهامە بڵێن بەم مجمەلیە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ڕوونی دەکاتەوە ئەم نەسیحەتە ئەم ئیخلاسە ئەم دڵسۆزیە بۆ کێیە لله معنای النصيحة لله چیە دووشت دەگرێتەوە یەکەم ئەوەتانێکەوە بە ئیخلاسی بە دڵسۆزی عیبادەتی خوا بکەی دووەمیش ئەوەیەکەوە تۆ شایەتی بدەیت بە ڕوبوبیەتی خوای پەروەردگار ئولوهیەتی خوای پەروەردگار و هەروەها ئەسما و صفاتی الله سبحانه وتعالى نصيحة بۆ کتابی الله چیە ئەمیش چەند شتێک دەگرێتەوە ئەوەیەکەوە دیفاع لەو کتابە بکەی کەوا قورئانە کەلامی خوای پەروەردگارە دوو هەموو ئەو خەبەرانەی کەوا تێیدایە بەڕاستیان بزانی و هیچ شک و گومانێکت نەبێ سێ جێبەجێکردنی فەرمانەکانی چوار دوورکەوتنەوە لەو شتانی کەوا قەدەغەی کردووە پێنجەم ئەو ئەحکامانی کەوا هاتووە تێیدا ئیمانت پێی هەبێ و شەشەمیش ئەبێ بزانین کەوا ئەم قورئانە کەلامی خوای پەروەردگارە جبریل دایبەزاندووە بەسەر کێ بەسەر دڵی پێغەمبەر صلی الله عليه وسلم یەکەم دیفاع لەو قورئانە بکرێت الذب عنه دوو تصديق خبري تصديقا جازما يعني ئەو خەبەرە و هەواڵانەی کەواتی دایە بە تەواوەتی تۆ بەڕاستی بزانی ئیمانت پێ هەبێ هیچ شک و گومانێکت نەبێت لەو هەواڵانەی کەواتی دایە یان ئەو قسەس و چیرۆکانی کەواتی دایە دوای ئەوە ئیمتیثال و ئەوامریه ئەو فەرمانانی کەواتی دایە جێبەجێ بکرێت ئیجتیناب ما نهى عنه ئەوانەی کەوا هاتووە و داوامان لێ دەکات نەی لێکراوە کەوا نزیکی بکەینەوە ئێمەش خۆمان بە دوور بگرین تێیدا و هەروەها ئەبێ ئیمانمانیش بەوە بێکەوە ئەم قورئانە کەلامی الله سبحانه وتعالى حروفه ومعناه تكلم به حقيقة وتلقاه جبريل من الله جبريل لكوري قردوا الله سبحانه وتعالى وداي بزاندوا بوسر دلي پیغمبر صلى الله عليه وسلم بەو زمانەشەوە کەوا خەڵکی ئاگدار کاتەوە زمانی عەرەبی چییە زمانی قورئان چییە زمانی عەرەبیون مبین نەسیحەت بۆ پێغەمبەر صلى الله عليه وسلم ئەویش چەند شتێک دەگرێتەوە یەکەم شتی ئەوەیە کەوا تۆ شوێنکەوتووی پێغەمبەر بین عليه الصلاة والسلام ئێمە ئەبێ شوێنکەوتووی پێغەمبەر بین صلى الله عليه وسلم نابێ شوێنکەوتوویەکی تر بین وكو خواي پروردگار فرمي لقد كان لكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر وذكر الله كثيرا دو إيمان من بوا هبيت كوا محمد بيغمبري خوايا براستي يتشكو قمانك من نبيت وبدروشي نزانين سيام أوتاني هرشتي كوا بيغمبر عليه الصلاة والسلام هوالي بيداوين إيمان من بيه هبيت وما آتاكم الرسول فخذوه وما نهاكم عنه فانتهوا چنها آيات مانشي باسي چي دكا باسي إطاعي خوا دكا وباسي إطاعي پیغمبر دكا صلى الله عليه وسلم چوارمش أن تمتثل أمره وفرمان كاني جيب جيبكي وأن تجتنب نهيه أو بينجمك وهرشتك پیغمبر عليه الصلاة والسلام نهي لي كردوا إيمش خومان بدور بقرين لي
وهروها دفاع لشريعتكي بيغمر بكين عليه الصلاة والسلام وأوشتشي كوا بيغمر هنايتي عليه الصلاة والسلام أوي كوا واجب يمش إيشي بيبكين إيشي بيبكين چونك أوي كوا ثابت بوا بالسنة لسنة كان بيغمر عليه الصلاة والسلام وكوتاني كوا لقرآن هاتوا يا أيها الذين آمنوا أطيعوا الله وأطيعوا الرسول ومن يطع الرسول فقد أطاع الله وما أتاكم الرسول فخذوه وما نهاكم عنه فانتهوا. و خالي كتر سودي كتر لو حديثة أويك نصرتي نقل سودكاني برين نصيحة بو بيغمري خوشو اسمان أو تاني نصرتي بيغمر بكين لا أو كاتاني كوا خلقانيك هن موكشون بلي بزماني بيسيان قسا درباري بيغمر بكن عليه الصلاة والسلام يان با دستيان وينيكي بيغمر بكيشن كاريكاتيري بكن تو موقفي مسلمان أو يكوا دفاع لبيغمر بكن عليه الصلاة والسلام أو طبعا بو لكاتي زندو بوني بيغمر عليه الصلاة والسلام صحابة كان قشتيان دفاعين لبيغمر كردو لقل بيغمرها بونا شان بشان وهروها لكاتك شاكوا بيغمر عليه الصلاة والسلام وفاتي كردوا إنسان دفاع لتشيكا لسنتكاني بيغمر دكا صلى الله عليه وسلم. ولأئمة المسلمين أما كي أقريتوا دا صلاة داراني مسلمانان أئمة جمعي إمامة وإمامش قدوية إن إبراهيم كان أمة قانتا لله وأتا قدوية وجعلنا للمتقين إماما. ليرى شيخ ابن عثيمين رحمة خوالي بيه دفرمية وأئمة المسلمين صنفان من الناس دو جور لخلق يكي كان كيا العلماء والمراد بهم والزور مهمة شي علماءك زور أو كسانين كوادلين إما علماء وبانخوازين ومفتين ونازانم تشين والمراد بهم العلماء الربانيون الذين ورثوا النبي صلى الله عليه وسلم علما وعبادة وأخلاقا ودعوة وجهادا وهؤلاء هم أولو الأمر حقيقة أمانا براسي ولأمر حقيقة راستي أمانة ولأمر راستي علماء دوام صنف دوام من أئمة المسلمين لا برين دا صلاة داران أئمي مسلمانان كي الأمراء المنفذون لشريعة الله زانا وقيدا يعني هل همك سوى لأمر نية حاكم يك بيت شرع خواهي قولة تطبيقنا كابري أولي أمره اشتوانية. ولهذا نقول شيخ داليا علماء روندك نوا والأمراء منفذون تنفيذ شيء كان يجب عليهم أن ينفذوا شريعة الله عز وجل في أنفسهم وفي عباد الله. أما ولي أمره حركاتك بوشي وازبو كشرعي خواهي بردقار لخويا تطبيقك لناو خلقيشا تطبيقك أو بيو دوتريا ولي الأمر ولي أمري أصلي وشرعي بمشي وازيا ولي أمري صيني وياباني وأمريكي اشتكي ترى أويا يعني إنسان نابية أو حديثانو أو آتاني درباري سمطاعب ولي أمر بين البدا ببالي نفريكا كوان نشر إخوان لخويا تطبيق دكا نشر إخوان لناو عبادي خواشا تطبيق دكا أو باتي ولأئمة المسلمين إن جادواي أو طبعا زور دروات يعني نصيحة بو علماء شون ذكريه نصيحة بو أمراء شون ذكريه براسي أو بخوي فقهك أو شارزابوني كي دويت يعني تو لقل عالم لقل زانا وكباس ما كلو زانا بو خواص الحوا تو شون حط سكوت ذكي لقلا ما وصل والله استجي داخل جي أسفة ما وصل كخلقك دمروت خلصيت يعني قصبع علماء أم أمتدك علماء برزي أم أمتا أو توكي سري أو هر كتاب وجهاد وخدمتي ديني كردو لخدمتي دينا وبلاو كرنوي دينا وبانقواز أبوا يسديت يعني عليه هم رجال ونحن رجال
اینجا دوای چۆن نەسیحەتی ئەوەلی ئەمرە شەرعیە دەکەیتەوە ئیتر تطبیقی شەرع دەکات لە خۆیان و لە ناو خەڵکی شاو بەڵام هەندێک جار تەقسیری هەیە کە تەقسیرێکت بینی خۆ ئەبێ بزانین چۆن نەسیحەتی ئەوەلی ئەمرە دەکەی ئەوە زۆر زۆر گرنگە یعنی ئینسانی مسلمان بەڕاستی شارەزایی هەبێت زۆریش لەسەری دەڕوات زۆر لەسەری دەڕوات اینجا دوای ئەوە کێیە وعامەتیهم عوام المسلمین نصح ئامۆژگاری و دڵسۆزی بۆ مسلمانان بەگشتی ئەوەیە کەوا تۆ خۆشت بوێت ئەوەیە کەوا تۆ لەگەڵیا بە جوانی مامەڵە بکەی هەڵسوکەوت بکەی اینجا هاوکاری بکەی یارمەتی بدەی ئەمە مسلمانان بەو شێوازەیە المسلم مسلمان تعريف المسلمان چییە من سلم المسلمون من لسانه ويده مثل المؤمنين في توادهم وتراحمهم وتعاطفهم كمثل جسد واحد إمام صايان أما إسلام بوشي وعزف فرمان دكا قرآن جدا فرمي إنما المؤمنون إخوة جا أبي بوشي وعزبين كابراكيش أجر هلايك بلايك شتيك دكات من ستر مسلما ستره الله يوم القيامة لم دنياي السوشيال ميديا براستي ستر نماوە کابراایك غەڵەتێک دەکا یەکسەر یانەوە تا خەتای خۆشیتی خۆی لە سوۆشیال میدیاکە بە شێوەیەکی گشتی هەڵە دەکا ئیتر خەڵک تێبەر دەبێ یانەوە تانێ کاکە بە دزی شۆکۆ شتێکی کراوە یان کامیرەیەکە کابرا فزۆڵیە ڕوا ڕسمێکی دەگرێت و بفرێدات ناو سوۆشیال میدیاوە بەڕاستی ئەمە بەم شێوازە نوسح ناکرێت بۆ عامەی مسلمانان جا بێ ئینسان بەڕاستی ئاگادار بێ فەوائیدی زۆرە یەکێک لەو فائیدانە کە فائیدەی نەسیحەت بەڕاستی زۆر مهمە ئەوانەی کەوا دیاری کرا لله ولكتابه ولرسوله ولأئمة المسلمين وعامتهم زۆر گرنگە و نەسیحە و ئامۆژگاریشیە ئادابی خۆی هەیە ئەبێ ئینسان ڕەچاوی ئەو ئادابانە بکە نەکو لە جیاتی ئەوەی کە نەسیحەت بکات چیەکە ڕا فەزحیەکە بەڕاستی ئەو فەزیحەتە نەسیحەت نییە و هەروە حرسی سەحابەش لەسەر وەرگرتنی علم و پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام تەماشا دەکەی ئەولەوێتی چی بەچی داوە کە دەفەرمێت الدین و النەسیحە یەکەم لله اینجا ولكتابه اینجا ولرسوله ولأئمة المسلمين وعامتهم ئەوەش ئینسان بتوانێت ئێتیمام بەو ئەولەویات بدات و ئیشارەتیش بەوەیەکەوە یعنی یەکێک لە ئیشارەتەکانی ئەو فەرمودەیە هیچ کۆمەڵگایەک بێسەر نابێ ئەبێ سەرێکی هەبێ ئەگە بێ ئیمامێکی هەبێ ئیسە ئێمە ئەم ئومەتە کەوا ئیسە بێخاوەن بووە بەڕاستی کە کاتێک خلافەت هەبوو ئومەت قەوارەیەکی هەبوو بەڵام کە خلافەت نەما ئومەت بێ قەوارەیە ئەو دەوڵەتانە دروست کراوە هەر دەوڵەتێک بڵێن ڕئیسێکی و سەرۆکێکی هەیە ئیتر هەیە لەخوا دەترسێت تەطبیقی شەریعەتەکە دەکات ئەوانش کەمن و هەشە گوێ بەو شتە نادات جا بۆیە پێویست دەکات کەوا مسلمانان جارێکی تر هەوڵ بدەن بۆ گەڕانەوەی چی ئەو خلافەتە بۆ گەڕانەوەی ئەو خلافەتە حديثي هشتام عن ابن عمر رضي الله عنهما أن رسول الله صلى الله عليه وسلم قال أمرت أن أقاتل الناس حتى يشهدوا أن لا إله إلا الله وأن محمدا رسول الله ويقيموا الصلاة ويؤتوا الزكاة فإذا فعلوا ذلك عصموا مني دماءهم وأموالهم إلا بحق الإسلام وحسابهم على الله رواه البخاري ومسلم شنك من ماموس توابون بكورتي حديثي هشتام كابن عمر رضا ورحمة إخواني بيجريتها أمرت أن أقاتل الناس حتى يشهدوا أن لا إله إلا الله وأن محمد رسول الله كي أمري بيكراوا أمرت پیغمبر علیه الصلاة والسلام امرك لي چوا هاتوا
لا الله سبحانه وتعالى أن أقاتل الناس فرق جوازي هي لنيوان أقاتل أقتل وانيا ليرة أن أقاتل الناس معناه أونية كواش شركي تبروي هاتشي بيكوجي نا حتى يشهدوا أن لا إله إلا الله وأن محمد رسول الله. أما پیغمبر عليه الصلاة والسلام بمشي وازف فرماني بيكراوة أمري بيكراوة كوا خلقك مسلمان بيت شايتمان بينيت لا إله إلا الله ومحمد رسول الله محمد رسول الله ويقيم الصلاة. أما الشعائرة شعائرة يعني سهندك سيركي قولي وفعليشة قوليك كامية شايتمانة فعليكش نيجا ويقيم الصلاة فعلكش زكاة ويؤتوا الزكاة. فإذا فعلوا ذلك أجر هاتوا أما ينكرد جيب جيانكرد أو وقتا هيش مبرر نامين بو قتاليان عصموا مني دماءهم وأموالهم إلا بشي بحق الإسلام. حق الإسلام وما استثناء أجر هاتوا كابرا كسيكي كشت بأنقصت أبي بكجريتوا كابرا لدين هل أقريتوا مرتد بيه تكجريت فرمودين لسرا إلا بحق الإسلام ما حق الإسلام لسرم كابرايا باشا باقي اشتكاني تر وحسابهم على الله. پیغمبر عليه الصلاة والسلام لسري چيا قياندنا بلاغة وحسابي أعمال كانيش أويك ظاهرني أبو پیغمبري خوش اسمه صلى الله عليه وسلم أو حسابي لا خواي پروردگارا لاي خواي پروردگارا بلان پیغمبر عليه الصلاة والسلام تماشا دكي يعني تماشاي سيركي بكي خلقي برانبر خلق وستاوتوا خلقك كاتك خويان ويستويانا شر بكن جنگ بكن لقل پیغمبر عليه الصلاة والسلام لكاتي مكة شري نكردوا جنگي نكردوا صبري بكاري هناوا مرحلة صبر بوا لبيش شاويا عائلة دكوجرا اصبروا آل ياسر فإن موعدكم الجنة. بلام لباش أوي كأتشيبو مدينة وأبيت خاون قوة دولة دروس دكا تنانت آفرتك للاين بنو قينقاعي يهودي جولكي يشوبوش كوا تعداي لي دكري پیغمبر عليه الصلاة والسلام لمدينة دريانكا لبروي قوتي بوا جابويا أو فرموديش براستي فوائدي زور تيايا أويكا بأميرتو دسي بيدكا أمريكا لا انخوب هاتو بوي وفرضيتي جهاديش باز دكات كوا لعندي جار فرضي كفاية وعندي جار دبيتا فرضي عين ومسألة باسي شهادة دكات كلا إله إلا الله محمد رسول الله يستوى كساني كوابري من شهاتمان دينم بس لا إله إلا الله واعتراف بيغمرناكم شهاتمان نادم كوا محمد رسول الله هو إيمانكي طواونية أو حديثة هر ديقريتوا وباسي نيوجيش دكات أوش مكانتي نيوجا جينيا وباسي زكاتيش دكات أوش هر مكانتي زكاة لسلو كساني كوا دولة منو باركان كشو تحدي نصاب بوشي وازدينا كوتاي درسي أمرمان ويسمان شوار فرمودة بخينين بلام ديارة هر أوندا ما وكمان بو. وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين والسلام عليكم ورحمة الله وبركاته.